هزار ڕەحمەت لە بابت مامەستا بەڕاستی ئەو خوتبەی وتارێکی زۆر بە قووەتتدا و کاریگەر بوو. سلامت بی یا ربی خوا ڕووی سپی بکە یا ربی. ئەوە هەمین خان خێزانی ڕەحیم بەک. بەڵێ ئەو ماشەڵڵاش نەچژیرە بەڕاستی ئەو فکرێ دروست کرد و بەجددی خۆم پەیوەماندی کرد هەتا خوتبەش زۆر جوان لەسەر ئەو مەسەلەی دەم زۆر گرنگ بوو لە بۆ ئەو گەنجانە. خوا خێریویش بنووسی. سلامت بی یا ربی سلامت. ئەرێ چی بوو؟ قسەت لەگە برایەکەت کرد؟ وەڵڵاهی مامەستا ئەوەی ڕاستی بی کاتی خۆی داوامان کرد بەگ نەیدا. ئێستا کەش دریش کایە برایەکەم ڕازی نابی و ڕازی نابی نازانم چ بکەم. دەبی قەنەعەتی پێبینی. وەڵڵاهی محاولە دەکەم بەس نازانم چ بکەم. ئەمە قسەم لەگە ڕەحیم بەک کردیا قسەشم لێ وەگرتیا قەنەعەتی پێبینە. مامەستا ئاخر ئەو ڕازی نابی ئەو باشە تو قسە لەگە بکە ئەگەر ڕازی نەبوو بەخۆم قسە لێ دەکەم. ئەم قسەی لەگەر دەکەم بەس وەڵڵه ڕازی نابی. باشە با بڕۆین ئەم قسە لێ دەکەم. مامەستا وەڵڵه عینادە. با بڕۆین فەرموو فەرموو. پێکەم بە ئینشاءالله حەل دەکەین. ئینشاءالله قسە لێ دەکەین ئاسان دەبێت ئینشاءالله. ئەوە عینادە ئەم زۆر پێم گوتێ ڕازی نابی ئەتوو بەخۆ نەتگۆ قسەی لەگەر دەکەم. قسە لێ دەکەم باچین. فەرموو قسەی لەگەر فەرموو فەرموو مامەستا. سلام سلام علیکم. السلام ورحمة الله بخير بك كاكا. كاك سیروان. سلام مامەستا. عفوا سلام استغفر الله. برام واز لەو عینادەی بینە ئەو مامەستاش هاتیە ئەو مەسەلەی کۆتایی پێبینە. كاكا واز لو موضوعي بينا قلت. کاک سیروان لەگە کاک ڕەحیم بەک قسەم کردیا قسەی زۆر باش بوو گوتی خانی لۆ دەکەم کچەکەی دەدەمێ ئیش لۆ دەبیمەوە یعنی هەموو شتێکی داتوو ئەوە قسەی کۆتایی بوو. مامەستا ئەوە لە ڕابردوو بوو تکایە واز لەو موضوعي بینن. ئیبرام لۆ واز بینی لۆ مامەستا گیان ئەمن خۆ کاتی خۆشی ئەمن مەبەستم خانی و ماری نەبوو ئەمن تەنها مەبەستم کچەکە بوو. کاک سیروان لێ تێدەگەم بەڵام ئەگەر ئەو قسە شووی کرد پێ تێک ناچی. بەڵێ مامۆستا. کەواتە سبەینە خۆت ئامادە دەکەین لێتمارە دەکەم. با بڕۆین. هەزار ڕەحمەت لە ئەوە باوە. کۆتای قسەکەمە. باشە مامۆستا. سلام علیکم. خدا حافظ. فەرموو مامۆستا. سلامت بیا. چاوەکەی منی مامۆستا. ئاسانیکە ئینشاءالله.